هاي زاردەوە گێلکە و ڕۆنا چی لێ کردین ڕۆنا ئەو قەپاغە لۆ لە دەوی خۆ دێخستیا خۆ لە قەرەباڕغینی ئەوەی لۆ چییە؟ بەخوای مام شەپڕێوەمە کڕۆنەیە قەرەباڕگ و چۆلی نازانێت کۆڕۆنا هەندەی دێنی هەندەزراو لێ چوبی ئەرێ وەڵام مام شەپڕێوە بتگیری تۆزت پێ دەکات جەمەداین وەش تای پاسکلی لە جادەی غلۆر دەبتەوە ئەو جەلوویەگە ئیشەشی زەرور نەبی نابی بێ دەرێ هاتیە دەرێش دەبی ئەو ماسکەی ببەستی جاری جاران نەما جێژنە و جێژنە دەستت دەشوش دەبی هەر جوولایەوە دەستت بشۆی دەبی لەگە هەر کەسەکیش قسەت کرد مەترونی وەک یان 2 مەتر لێک دوور بن نەخۆت تووشکان نەمار و مندارەکەشت ئەمە هەتا شتێکمان بەسەنێ باوەڕ ناکەین وەرێ بابام پشتم بەخوای قەیمە کۆڕۆنە مۆڕۆنەی چەوەڵا کۆرۆنە من ناگەین وەرە وەڵا ئەتوو بگری بەس زەمەدانەکەت عالم دەستی پێ بکەوی 2000 نەفەری توش دەکەی کاچ خۆملۆ دەکەی خوش دەرێ خۆتان بپارێزن لە دەرد و بەڵاو نەخۆشی ئەدیلۆ من کەس ناناسم توش بووبی وەرە بڕۆ خەستەخانەی بە هەزاران کەس وا لە خەستەخانەی کەتێ بابە ئەوانیش وەچ تو دەیان گفت شێ هیچ لە گۆڕێنیە ئەوجە بەخوای توش بی ئیش و کارەکەشت دەچی ماوەشی زۆر لە یەک غورفە دادەنێن ئەوجە خوا دەزانین چا دەبیاننا ئەوجە لۆ پێشتر خۆت ناپارێزی کاکە والله باش ببینیم هاتەوەنیش بس بەسە ئیشەکە باش 1 ساعتە لە بیرم نایتەوە هاتبێت ماسکەکەی بەستە جارێ ئەدی کەپوو دەرێ شوتێلۆی داناپۆشی کۆڕۆنا لەمە بەهێزتر نییەگە ئەمە بە خۆمان بپارێزین ئیشەڵا خوا ئەو بەرای لا دەبا ئەوەی لە سەرمانە ئەمە دەبی خۆمان بپارێزین لۆ ئەوەی دەوروبەرەکەمان و وڵاتەکەمان پارێزراوی